بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئەمڕۆ 13/5/2022 ڕۆژی هەینی دەستمان کرد بە کۆنگرەی سێمی ڕێکخراوی نووسەرانی کوردستان کاتژمێر 9 خولەکی بەیانی دەستمان کرد بە دەستپێکی کۆنگرە و دواتر بڕیاردرا بەرگەی هەڵبژاردننی کارگەڕانی سکرتاریەت پێش بخرێت بۆ پێشنیوەڕۆ دواتر دەرگای خۆپاڵاوتن کرایەوە بۆ هەڵبژاردننی دەستەی کارگەری سکرتاریەت کە هەموو ئەندامانی کۆنگرە ڕێیان پێدرا بۆ خۆپاڵاوتن پاشان 12 ئەندامی کۆنگرە خۆیان پاڵاوت بۆ دەستەی کارگەری سکرتاریەت و بەدەنگدانی نهێنی 4 ئەندام بۆ کارگەری سکرتاریەت هەڵبژێرا پاشان دەستکرا بە پێداچوونەوەی بە ڕۆژنووسی پەیڕەوی تەندروستکاران و دواتر مەکتەبی هەڵبژاردن ئەنجامی دەنگدانەکەی ڕاگەیاند کارێک لەم بەڕێزانەی خوارەوە پێکهاتبوون سەرکەوت جەلال 53 دەنگ عومەر تەیب 49 دەنگ چرۆ ئەحمەد 42 دەنگ هیوا لەتیف 38 دەنگ بەم شێوازە کۆتایی هێنا بە کۆنگرەی ڕێکخراوی نووسەرانی کوردستان هیوای سەرکەوتنمان هەیە دەستی هەموو لایە خۆش بێ و سەرکەوتوو بن.